لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 163 لواني كاين تفسير القرآن بيروز بما وخزمتان فما بس رزامندي خواهي قورة وهوادان إيوي عزيز سود لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لعلكم تتفكرون في الدنيا والآخرة ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير وإن تخالطوهم فإخوانكم والله يعلم المفسد من المصلح ولو شاء الله لأعنتكم إن الله عزيز حكيم. برخوش يستان يارا لعلكم تتفكرون في الدنيا والآخرة كوا متعلقة بآيات بيشوتر كوكو باسمان كلواني رابردو بير بكانوا لدنيا وآخرة تاوكو حساب دنيا أو هنده اهتمام بيبدن كوا بيوست بيتي وكو مزرعيق لبو آخرت گرنجي بيبدن أو تاوكو قيامت تاني بي أو دام بكانوا طبعا كسي كوا بوشوي كار بكا كوا دنياي بمزرعته بكا تاوكو آخرت بي أو دام بكا توا بيقينو دنياشي أو دام دبيتوا كواتا يعني واتي نگين كدلين كفكر لدنيا ولا قيامت بكينو واتبجد لدنيا بكين لبو كسانشي بباوري بجيب لنا بەڵکو دنیا پێویستە بە شەریعەتی خوا ئاوەدان بکەیەوە هەوڵ بدەی ئەو دنیاە بە شەریعەتی خوای گەورە ئاوەدان بکەیەوە عەدالەتی تێدا بەرپا بکەی خەڵکی تێدا ئازاد بن لە بیر و باوەڕیان ئیتر ئەوجا خەڵکی لە خلال و لە بن سێبەری شەریعەتی خوای گەورە دنیا ئاوەدان بکەنەوە بەڵام بەنیازی ڕەزامەندی خوای گەورە بە تەئکید دنیا و قیامەتیان ئاوەدان دەبیتەوە. ويسألونك عن اليتامى برسيار اللي كان يا رسول الله صلى الله عليه وسلم درباري يتامى جمع يتيمة أو كسي ياخذ أو من دالي أو كري أو كسي كوابابي مردية هشتا نقيش تحدي بلوغ شرعا أو يتيمة درباري يتيمة كان برسيار اللي كان قل إصلاح لهم خير إصلاح لبو أوان تاكا بهمو شوازة كان إصلاح وإن تخالطوهم فإخوانكم أجر تيكلاويان لقل كردن تيكلاويتان لقل كردن فإخوانكم دي براينجون أوان والله يعلم المفسد من المصلح خواهي قرز آقادارة دزاني تشيلنقو لدواي فساد دقري ياخذ لدواي إصلاح دقري بنيازي فساد يان بنيازي إصلاح لقل يتيم تيكل دبي ولو شاء الله لأعنتكم أجر خواهي قرز بيوي سبحانه وتعالى بيويست با توشي مشقة تاني ذكر بلام نيويست إن الله عزيز حكيم بالتأكيد الله سبحانه وتعالى عزيزة وحكيمشة يتر إن شاء الله دين باسي دكين أو أكو بكورتي بل خوش يستان ديار لسبب نزولي أو آتا وكو لسنن النسائي وأبو داود هاتي ابن عباس خواه يقول لخوي لباب الرازي بدفرمي لما نزلت هذه الآية ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن كاتي وأتدابز إلى سورة الأنعام نزيد مال يتيم مكونه إلا بتاكترين شيء ونبي وهلها إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا وهلها كاتي وأتدابزي أوانك ومال يتيم دخون بظلم بتعدى باتساق بزانن ئەوە هیچ نییە تەنها ئاگر نەبی لە ناو زگەکانیان دەیخۆن و لە قیامەتیشدا وە سەیەسلەونە سەعیرە ئەوە جەهەنەم دەچێژن خوا پەناماندا دەفەرمی کاتێک ئەو دوو ئاەتەدا بەزین اجتنب الناس مال اليتيم وطعامه خەڵکی زۆر دوور کەوتەوە لە ماڵی یەتیم و لە خواردنی یەتیم فيكون في حجر الرجل اليتيم دەڵێت ئیوا هەبووە طبعا کاتێکەوە یەتیمێکی لە خۆی گرتیە پیاوی هەبووە یەتیمێکی لە خۆی گرتیە ئەوجا ئایا دایکی خواستیە و یاخود بێداکە ئەو منداڵی لە خۆ گرتێ و بە خێوی دەکاتن
ئەو یەتیمەی کاتێکە لە خۆ گرتە فيعزل له طعامه وشرابه وآنيته أو يتيمش بتايبتي أو كوا ميراتي شلو بزيمة لباش بابي طبعا أو من دار ناتوان التصرف لما ركيب كاتن أو كسي كوا سرپرشتي لسردكات تصرف بمالي أو يتيمي دكا يتر لدواي دابا زين أو دواتك وكخين مانوا لترسي وكا توشي حرام نين تيان دكر صحابة كان خوان لرازيبي أو من دالا مالك خوي هي كوا سرپرشتي لسردكاتن لمالي خوي کە خواردنی لۆ لێدەنا خواردن و کەرەستەی خواردن و ئاو خواردنەکەی لە بۆ زیادە کردەوە بە جودا لەگەی خۆی تێکەڵی نەدەکرد فجعل يفضل من طعامه فيحبس له حتى يأكله أي يفسد ئیتر هەندە حساس بوون لە ترسەوەی کەوا تووشی حرام خواردنێن خواردن منداڵەکەیان زیادە کردەوە ئەو یەتیمەی خواردنە و منداڵەی کاتێکەوە هەندێکی دەخوارد ئەوی تر دەماوە کە دەماوە ئیتر یانەوە لۆ جەمەچ کە دەیدا یانەوە هەر تێک دەچوو ئەو خواردنە ئیتر بەڕاستی مەشەقەت دروست بوو فشق ذلك على المسلمين مەشەقەتێکی زۆر دروست بەسەر مسلمانان فشكوا إلى النبي صلى الله عليه وسلم شەکوایان کرد لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یا رسول الله چ بکەین لەگەڵ منداڵانە ئەوها بەو شێوەی کەوا بە هیچ شێوەیەک نەوێرین باڵێن خواردن لەگەڵ خواردن خۆمان تێکەڵ بکەین تاوەکو تووشی حرام خواردنەین تووشی ئیشکال دەین فأنزل الله ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير وإن تخالطون فإخوانكم في الدين فأحل لهم خلطتهم إتر لو آتدا خواي جورا حلال كركوا خوارنا كان تيكلي يكتريب كان فخلطوا طعامهم بطعامه وشرابهم بشرابه إتر خواي جورا سبحانه وتعالى كاتكوا ريجايدان فأحل الله خلطتهم خواي جورا سبحانه وتعالى حلال كركوا خوارنا كان تيكلي يكتريب كري تاوەکو لەو مەشەقەتە ئاو هەموو ئەو شتانیان لەگەڵ یەکتری تێکەڵ بکرێ ئیتر ئەوە بابەتەکە قل ئیصلاح لهم خەیر بەگشتی کەسێکەوە یەتیم لە خۆ دەگری طبعا خێرێکی یەکجار زۆر گەورەیە سەرپەرشتیکردنی یەتیم خێرێکی یەکجار زۆر گەورەیە لە چەندین ئاەت خوای گەورە سوبحانەه وتەعالە کاتێکەوە باز لە یەتیم دەکا یەکە لەو کەسانەی کە پێویستی بە ئیهتیمام پێدان و گرنگی پێدان هەیە هەدیە لۆکڕین ئەگەر دەوڵەمەندیش بیتن هەدیە لۆکڕین ئەگەر دەوڵەمەندیش بیتن هەر بە سەدەقە حیسابە ئەگەر نەبوونیش بی ئەو من بابین ئەولا ئەویان لە پێشترە لە کەسانێکەوە پێی ببەخشی ئیتر ئەو هەموو تەوسیە بە یەتیم لە قورئانی پیرۆز وهروە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانە وەکو لەو حەدیثێکەوە ئیمامی بوخاری و مسلم و ترمذی و ئیمام محەممەد ڕوایەتیان کردە سەهلی کوڕی سەعدی ساعیدی خوای لێ ڕازی بدەجێڕێت و دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی كافل اليتيم له أو لغيره أو كسيكوا كافل يتيمك يتيمش لخو قرتيا بخيوي دكاتن أو له أو لغيره واتا نزيتي خويتي خزمي خويتي ياخذ بيغانية أنا وهو كهاتين في الجنة تفرمي أمنو أو وكو أودو بنزيا بيك وين لبهجدا وأشار بإصبعيه السبابة والوسطى وفرق بينهما قليلا فرمي إما أوها بيك وين لبهجدا لحديث يشك كإمام أحمد رواية كرد فرمي عن أبي الدرداء رضي الله عنه أتى النبي صلى الله عليه وسلم رجل يشتكي قساوة قلبه كسيك هات خزمت بيغمبر صلى الله عليه وسلم شكواي أويد كركواد دلكي رقا فقال له رسول الله صلى الله عليه وسلم أتحب أن يلين قلبك أبيت خوش الدلد نرمبي فقال نعم بلى فقال ارحم اليتيم وامسح رأسه رحم بيتيم بك دس سريدا بينا وأطعمه من طعامك لخواردني خود بي ببخشة فإن ذلك يلين قلبك براسي ودبت ما يويك دلد نرمبك وتقدر على حاجتك وهروها دبيت ما يويك حاجته إشكارت خواي يقول لبو آسان بك وفي رواية إن أردت تليين قلبك أقرد التويت ضلد نرمبي فأطعم المساكين نان بدك سانيشي مسكين وفقير وامسح رأس اليتيم وهروها كسي يتيم دس بس السريدا بينا يتر براسي أو تندين أحاديثي تكالسر پاداشتی یەتیم خوای گەورە سوبحانه وتعالى کاتێکەوە کەسێک دەمرێنی قەدەری وایە ئەزەری دەینی و منداڵی گچکەی لە پاشبەجی دەمینێ طبعا لە بۆ خۆی ئەو کەسەکەوە یەتیم لە پاشبەجیمایە ئەجر پاداشتێکی گەورەیە خوای گەورە دەیداتەوە و لە بۆ یەتیمەکەش
و لە بۆ داچی یەتیمەکەی کاتێکەوە سەبریان لەسەر دەگری و کە مێرد نەکاتەوە طبعاً عینی ئەویش پاداشتێکی گەورەی هەیە مێردیش بکاتەوە حەقی خۆیتی و هیچ ئیشکالی تێدا نییە ئیتر ئەو یەتیمە ئەوەی کەوا سەرپەرشتی لەسەر دەکا بەڕاستی پاداشتێکی یەکزار زۆر گەورەی هەیە وەکو لە قورئان و هەندێک لەو حەدیثانێکەوە باسمان کرد و چەندین شتی دیکەش ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالەکەوە قەدەری وە ئەو کەسە دەمرێنی و منداڵ یەتیم لە پاش بەجی دەمنی تاوەکو لە پاشەوی لە مقابلدا بەوەی لۆی تەعویز دەکاتەوە لە دنیاە ئەو هەموو تەوسیە لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ تەماشا دەکەی ئەوانەی کەوا لە ناو کاروباری مسلمانانن تەماشا دەکەی چەندین مەشاریعی خەیری هەیە چەندین مەشاریعی دەعاوی هەیە کاتێکەوە پێویستی بە پارە و پولە لە ضمنی وانە مەشاریعی ڕێعایی ئەیتام چاودێریکردنی یەتیمان بڕۆن بە تەجروبە لێیان بپرسن ئەوانەی کەوا یارمەتی یەتیمەکان دەن زۆر زۆر زیاترن لەوانەی کەوا دەعمی مەشاریعی دیکەی دەعاوی دەکەن کە هەر هەمووشی خێرە لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی ئەو هەموو تەوسیەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لەسەر سەرپەرشتیکردنی یەتیم زۆر تەئسیری هەیە لەوەی کەوا ئەوان زیاتر خەڵک بەهانای ئەوانەوە بێ لەوەی کەوا زیاتر بەهانای ئیسلامەوە بەهانای داوای ئیسلامی یاخود مەشاریعی دیکەی خێری بێ کە هەر هەمووشی هەر خێرە بهر حال أو زد فرمي قل إصلاح لهم خير درباري يتيم كان ليت برسالة كان يا رسول الله بيان بلا إصلاح لهم خير إصلاح تاكان لقلب كان تاكا إصلاح طبعا دجي إفساد تيقدانا إصلاح تاكردنا يتر إصلاح يعني لقلب كان هم لخدي خويانو هم لمالكان يعني لخدي خويان إصلاح لخودي خوان لخوروشتيان تربيتي شتاتيان بدن يعني ليرة ذكري بلين زور زاران يتيم لبر أوي كوا زور زياد نازي ددريتي زاروا لدز دردسي نا باي هندي فعلا وكو أو كسي كوا سرپرشي لسر يتيم دكا وكو من داري خود تعاملي لقلبك من داري خود بي خوار باوي ناتاري بتوندي لقلبكي نك مقصد ما لتوندي كوا تونديك بقى تحدي أوي كوا أزيتي بدينا تأديبي بكي كوا من داري يتيمش بهمان شيء کەدیتت پێی خوار داوێ بەرەو خراپە دەڕوە پێویستە بای هەندێک تەئدیبی بکەی کەواتە ئیسلاحی بکەی بەنیازی چاکبوونی ڕەوشتی پێویستە سەرپەرشتی لەسەر بکەی ئەو جاوە ئیسلاح لەهم خەیر ئەوەش دەگریتەوە کەوا ئیسلاحی ماڵەکەی بکەی زۆر زان وەکو گوتمان یەتیم ماڵێکی لە پاش بەجی مایە ئیتر سەرپەرشتیکردن لەسەر ماڵەکەی بە ئیسلاح بە چاکە لەگەڵی بکە وئین تخالیطوهم فإخوانکم وأجر لقليان تيكلابن أو براينجون كوات أجر خزمي شد نبي تبيني برازاته خوارزاته ياخذ هركس أشكيا وكوبيان صوت لحد كيف فرمي له أو لغيره خزمي خوتيان غير خوته بيجانه بلام فإخوانكم بلام هر براينجون هم لإسلام براينجونه وكو دين هم لإنسانيتش براينجونه هم لإنسانيتش براينجونه كواتا دكريتي كلابيان لقلب كان بوي كوا ماڵی وەکو گوتمان لە سەبەب نزولەکەی کە هات کە لە سەرەتادا هەندە ترسابوون مسلمانان نان و خواردن و هەمووشتان لۆ جیا کردبوونەوە ئیتر مەشەقەتێک زۆر نا تێکەڵاویان بکەن بە تایبەتی ئەو کەسەی کەوا دەوڵەمەندە و سەرپەرشتی یەتیمەک دەکا و لە خۆی گرتیە با هەر ماڵی یەتیمەکەی پارێزگاری بکە لۆی بێختە ناو تیجارەتێک بەڵام لە ماڵی خۆی بیداتی باشتر بەڵام ئەو کەسەی کەوا لە خۆی گرتیە فەقیرە ئیتر دەکرێت سەرپەرشتی لەسەر ماڵی یەتیمەکە بکە و با هەندێک لێی مەسروف کە لە ماڵی خۆی خواردنیشی لەگەڵ خواردنی خۆی تێکەڵاو بکە و یعنی ئەوەندە بە حەساسیت نەبکو لە حاڵی سەحابە هات خۆیان لێ ڕازی بیتن خوای گەورە فەرمی تێکەڵاوی بکەن وئین تخالیطوهم فإخوانکم ئەسڵەن ئەو یەتیمەش بەوەی مرتاحە لەگەڵ منداڵەکانی خۆت جیای نەکەی خواردن و خواردنەوە ئەوانەی جیا نەکەیەوە فإخوانکم براینگۆنە والله يعلم المفسد من المصلح الله سبحانه وتعالى دزاني چێلەنگۆ مفسیدە و چێلەنگۆ مصلحە کەواتە خوا دەزانی کەوا ئەتو کە تێکەڵاوی لەگەڵ دەکەی بە نیازی فەساد تێکەڵاوی لەگەڵ دەکەیان بە نیازی ئیسلاح بەڵێ جاری وا هەیە ئەو یەتیمە بەس سەرپەرشتیاری نەما بەڵام ماڵێکی زۆری لۆ بەجیمە لەوانەیە کەسێک کە لە خۆی دەگری مەبەستی لە خۆگرتن خێرەکەنێ مەبەستی وی لە ماڵی یەتیمەکەی بخوا خوا دەزانی ئەو کەسە بە مەستی ئیفساد تێکەڵاوی کردێ و یاخود لەوانەیە منەظەماتی
غەیری با بڵێن منەظەماتی کەوا ئەفکاری خراپیان هەیە لەوانەیە کاتێکەوە یەتیم لە وڵاتانی ئەفریقی و لە چەندین وڵاتی دیکە لەخۆ دەگرن بە مەبەستەوەی کەوا ئیفسادیان بکەن بە مەبەستەوەی کەوا دینیان لێ بشێوێن بە مەبەستەوەی کەوا تەربیەتیان بکەن بەو شێوەیە کە بە خۆیان دەیانەوێت بەرەو بەدڕەوشتیان ببەن والعیاذ بالله. خوا دەزانی کەوا چێ بەو نیازەی تێکەڵاویان لەگەڵ دەکات بەبەستی ئیفساد و هەروەها چێش تێکەڵاویان لەگەڵ دەکات بە مەبەستی ئیسلاحی ماڵیان و ئیسلاحی حالیشیان. ولو شاء الله لأعنتكم ئەگەر خوا بیویست بە ئەمگوی تووشی مەشەقەت دەکرد ئەعنەتەکم لە عانەتەوە عانەتەوە معنای مەشەقەت دێ ئەگەر خوا بیویست بە ئەمگوی تووشی مەشەقەت دەکرد لە هەموو شتێک دەوەرە خوایە سبحانه وتعالى بەڵام نەیویستێ خوای گەورە تووش مەشەقەتتان بکە لە مەسەلەی یەتیمیش ئەگەر خوای گەورە بیویست بە دەیفەرموو بەڵێ خواردنیان زیاد بکەن و نانیان زیاد بکەنەوە بە حەدی ملی وەکو لە کوردەوە خۆمان لە بن سێبەری دوارەکەی دامنشە وانە بەڕاستی ناتێکەڵاویان بکەن براین گۆنە ئەگەر خوا بیویست بە مەشەقەتی لە بۆتان دادەنا بەڵام لەم یەشە خوای گەورە نەیویست سبحانه وتعالى. إن الله عزيز حكيم بتأكيد خوای گەورە عزیزە واتە هەر ئەمرێک بکە هیچ کەسێک ناتوانێ مانعی ئەمری خوای گەورە بی حەکیمیشە هەموو شتەکان لە جێگای خۆی دادەنێ سبحانه وتعالى. ئیتر لە حکمەتی خوای گەورە ئەوەیە سبحانه وتعالى بەو شێوەی تەوسیەتان دەکات لە تەعاملکردن لەگەڵ یەتیم بە ئیسلاحەوە هەم لە بۆ ئیسلاحی ماڵیان هەم لە بۆ ئیسلاحی حالیان. لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانەمی کە فەرمانەکانی خوای گەورە بەو شێوەی وەربگرن کە خوا دەوێ بەو شێوەی تێی بگەین کە خوا دەوێ سبحانه وتعالى و جێبەجێشی بکەین و ببیتەمایی رضامندی رب العالمين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.